کاتتان باش بەڕێزان دیدارێکی تایبەتمان هەیە لە ستودیۆی کراوەی کوردستان 24 لەگەڵ بەڕێز ڕۆبێرت ڕیهاک بەرپرسی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ئازادی ئاینی کە بەشداریان لە کۆنفرانسی یەکەمی ڕۆژی نیشتیمانی نزای نیشتیمانی لە شاری هەولێر کردووە ئێستا لێرە میوانی کوردستان 24 زۆر بەخێر بێی خۆشحاڵم کە لەگەڵ جەنابەتم و توێژە دەکەم. سەرەتان بێ بزانم کۆنفرانسە چۆن بینی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان و گرنگیدان بە مافی پێکاتەکان لە ڕوانگەی ئێوە هەرێمی کوردستان توانێتی ئەو پێگە گرنگە بێت بۆ پێکەوە ژیانی ئاشتیانی پێکاتەکان؟ کاتێک گەیشتمە ئێرە من گوێم لە نوکتەیەک بوو. نوکتەکە باز لەوە دەکات کاتێک کۆماری چیک لە ژێردەستی کۆمۆنیستەکاندا بوو. نوکتەکە دەڵێت کاتێک کارمەندێکی فڕۆکەخانە لەناو فڕۆکەیەکدا بوو خەریک بوو دەگەیشتە پڕاگی پایتەختی چیک وتبووی سەیری کاتژمێرەکانتان بکەن. ئێستا کاتژمێر 6 ئێوارەیە بەڵام ئێستا چیک 30 ساڵە دوای گیانەوەیە. نوکتەکە دەیگوت کارمەندی فڕۆکەکە وتوێتی بە خەڵک چیک 30 ساڵ لە دوای جیهانەوەیە چونکە ئێمە لە ژێردەسی کۆمۆنیزما بووین لە ژێردەسی سەرکوتکاری کۆمۆنیزما بووین ئێمە و کاتە 30 ساڵ لە دوایە هەموو جیهانەوە بووین. بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان من هەستێکم هەیە کە کوردستان 30 ساڵ لە پێش جیهانەوەیە 30 ساڵ لە پێش هەموو ناوچەکەوەیە چونکە لێرە تۆ هەست بە پێکەوە ژیانێکی زۆر باش دەکەی. ئەمڕۆ ئەم ئیڤێنتە دەری خست کە دایلۆگ چەند گرنگە تێگەیشتن چەند گرنگە پێکەوە ژیان بۆ هەموو ناوچەکە چەند گرنگە. من دانی پێدا دەنێم کە دۆخەکە لێرە زۆر ئەرێنیانەیە هەروەها هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی دەوروبەری خۆی لە پێشەوەیە. هەرێمی کوردستان خۆی قوربانی جینۆساید و ئەنفالە و زۆر کۆمەڵکوژی گەورەی بەسەردا هاتووە. لە کاتێکام کۆنفرانسە بەڕێوە دەچێت ساڵیادەکانی ئەنفال و کۆمەڵکوژکردنی گەلی کووردە تەنها لەبەر کوردبوون و وەکو نەتەوە. ئەم جۆرە کۆنفرانسانە ئەتوانێت چەندە گرنگ بێت لە ڕۆڵی وڵاتانی دەرەوە بۆ نمونە چیک و وڵاتانی دیکە کە دێنە هەرێمی کوردستان. گرنگیدانی هەرێمی کوردستان کێسە بۆتە پەناگێکی ئارام بۆ کۆکردنەوەی سەرجەم بیر و ڕاجیاوازەکان نەتەوە پێکاتە و ئاینەکان لێرە. بەڵێ بدانی پێدادەنیم کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر ناوازن. من دانی پێدەنێم کە خەڵکی هەرێمی کوردستان خۆڕاگرن توانی ویانەکە دۆخە قورسەکان تێپەڕێنن. ئێوە لە ڕابردوودا نەچەقین بەڵکو بەردەوام بوون لە بەرەو پێشچوون. ئێمە وەکو کۆماری چیک تقریبەن ئەزمونێکی نزیکمان لە ئێوە هەیە چونکە ئێمە لە ساڵی 1945 لە کاتی جەنگی دووەمی جیهانی بەبێ ئەوەی پرسمان پێ بکرێت بڕیار لەسەر وڵاتەکەمان درا نازیەکان هێرشیان کردە سەرمان رووسیەکان بەشێکیان کرد وڵاتەکەمان دا بەش بوو بەسەر کۆمەڵێکی زۆر پارچەدا. بەڵێ ئێستا ئێمە دۆخمان باشترە ئێوەش دەبێت شەڕ بۆ خۆتان بکەن شەڕ بۆ ئاشتی بکەن. ئێمە ئەزمونوان لە ئێوە نزیکە ئێمە خۆناغی ڕەشمان هەیە لە مێژی خۆماندا بەڵام نەوەستاین بەردەوام بووین. ئێوەش پێویستە هەست بە تێکشکان نەکەن هەست بەوە نەکەن کە بەزەیتان بە خۆتان نابێتەوە. پێویستە بەردەوام بن پێویستە شاناسی بە خۆتانەوە بکەن بەردەوام بن ئارەزووتان هەبێت خەیاڵتان هەبێت کە ڕۆژ لە دوای ڕۆژ باشترە بن. من بڕوام وایە کە ئێوە لەسەر هێڵێکی ڕاستەقینەن بۆ ئەمە بەستش. زۆر باشە با لەبارەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و چێکیشەوە لە بەڕێزت بپرسم. پەیوەندی زۆر هەیە لە بینی هەرێمی کوردستان و کۆماری چێک لە بواری ئابووری گەشت و گەزار کشت و کاڵ بازرگانی و بەرهێنان لە چاستێک دایدی بینی ئێستا چۆن لەگەڵ هەرێمی کوردستانم پەیوەندیانە بەهێزتر دەکەن؟ بەڵێ هەماهنگگیەکانی کۆماری چیک و هەرێمی کوردستان لە سەردەمی وڵاتی چیکۆسلۆڤاکیاوە بەردەوامە واتە ئەم پەیوەندیەکی زۆر دوور و درێژە. هەروەکو تۆ باست کرد ئێمە لە بواری گەشتیاریدا پەیوەندیمان هەیە بەڵام دەمانەوێت لە بواری زانست و لە بواری بازرگانیشدا پەیوەندیمان هەبێت. پێم وایە کە هەل هەیە بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیانە فراوان بکەین. ئێمە زۆر زانا و پێژەری زۆر باشمان هەیە دەتوانن کار لێرە بکەن. من شانازی بۆ دەکەم کە ئێمە کۆماری چیک کۆنسڵخانەمان لە هەولێر هەیە ئەمەشمانە وای ئەمە دان بەم هەرێمەدا دەنێن و لەگەڵیان هاوڕێین. بەڕاستی کۆماری چی کۆنسڵخانی لە هەموو شوێنە نییە بەڵام ئێمە
کورسخانەمان لە هەرێمی کوردستان هەیە ئەمەشمانە وایە کە ئێمە دان بە مەریمەدادەنین و وەکو هاوڕێ و دۆستی خۆمان سەیری دەکەین ئێمە زۆرمانەیە لە چیەوە سەرچاوی گرتووە لە نێوان کۆماری چێک و هەرێمی کوردستان ئەو کۆنتاکتە لە گەڵتانە لە بین نێوانتانە هەر بەردەوام دەبێت بە چ شێوازێکی ترەتانەوە پەرەی پێ بدەن ئەگەر بتانێت وەکو هەرێمی کوردستان و ڕۆڵی لەسەر سەرجم بوارەکاندا لەگەڵ کۆماری چێک ئاماژە پێ بکەن و برەوی پێ بدەن. بەڵێ پێم وایە کە هەموو پەیوەندیەکان لەسەر بنەمای پەیوەندی خەڵک بۆ خەڵک دروست بوون بۆ نمونە ئەگەر من خۆم نهاتمەتە ئێرە هەرچەندە جار یەکەمە دێمە ئێرە هاتمە ئێرە ڕوبەڕووی میواندارێکی زۆر باش بوومەوە خەڵک ڕێزیان لێگرتم خەڵک گرنگیان پێدام زۆر باش بوون لەگەڵما ئەمە ئەزمونێکە من دەیگەێنمە وڵاتی خۆم باسی بۆ دەکەم باسی ئەم ئەزمونە جوانە بۆ هاوڕێکانم لە چیک دەکەم ئەمەش خاڵێکی زۆر گەورەیە هەروەها من ئیڤێنتی زۆرم بەڕێوە بردووە لە وڵاتی خۆم بەڵام هیچ ئیڤێنتێک وەکو ئەمە گەورە نەبووە بەڕاستی ئەم ئیڤێنتە تەنجڕاکێش بوو بۆیە پێم وایە کاتێک خەڵک دێن لە ڕاستیدا شتەکان بە چاوی خۆیان دەبینن ئەو کاتە متمانە بنیاد دەندرێت هەر لەبەر ئەوە پێویستمە پێم وایە کە پێویستە خەڵکی چیک زیاتر بێنە کوردستان و خەڵکی کوردستان زیاتر چیک. ئەگەر باسی بواری ئاینی بکەین ئازادی ئاینی بکەین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سەردەمی شەڕی داعش لە ساڵی 2014 کە زۆربەی جیهان و کوردستانیشی گرتەوە هێزەکانی پێشمەرگە بەشێکی گرنگ بوون لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و ڕوبەڕووبوونەوەی تێرۆر کە هەڕەشە بۆ سەر پێکاتە ئاینی و نەتەوەی جیاوازەکان بۆ ئێستا و هەڕەشە و مەترسیانە هەر بەردەوامە لە ئاستی نێودەوڵەتیدا مەترسیانە چۆن دەبینن ڕۆڵی هەرێمی کوردستان و پێشمەرگە هاوکات ئەو پەیوەندیانەی کە هەیە بۆ لە ناوبردننی ئەم بربەست و چەقبەستویە. من دان بە شەڕی هەرێمی کوردستاندا دەنێم بۆ ئازادیەکەیان بەڕاستی زۆر پاڵەوانانە شەڕیان کرد پێم وایە کە هەرێمی کوردستان شەڕی بۆ ئێمەش کرد سوپاسانەکەین کە شەڕی تیرۆرتان کرد چونکە پێم وایە کە هیچ شەیەک شایستەی ئەوە نییە کە سوپاسی هەرێمی کوردستانی پێ بکەم من بەداخم بۆ ئەو قوربانی و ئەو شەهیدانیداتان لە شەڕی داعشدا بەڵام ڕێکخراوێکی وەکو داعش کە ڕێکخراوێکی تیرۆریستیە نەکرێت تەنها بە چەک لە ناویان ببین بەڵکو چەک دەگرێت تەنها هەنگاوی یەکەم بێت پێویستە لە ڕێگەی ئایدۆلۆژیاوە شەڕیان لەگەڵدا بکەین. شەڕی ئایدۆلۆژیا چۆن دەکرێت شەڕی ئایدۆلۆژیا ئەو شەڕەیە کە ئەمڕۆ ئێمە کردمان ئیڤێنتی گەورەیە کۆبوونەوەی ئاینی جیاوازە تێگەیشتنە لە خەڵکی جیاواز بڵاوکردنەوەی ڕۆحێتی پێکەوە ژیانە ئێمە پێویستمان بۆیە گوێ بگرین نەک تەنها قسە بکەین پێویستمان بۆیە کە گوێ بگرین لە جیاوازیەکان هەروەها دیدگەی خۆمان بگۆڕین لە بەرامبەر خەڵکی دیکە بۆ ئەوەی کە تەسامح و پێکەوە ژیان فراوانتر بکەین بەم ڕێگەیە دەتوانین ڕوبەڕووی تیرۆریزم بینەوە. دۆخی ئێستا زۆر هەستیارە چونکە تون ئاژۆکان بەردەوام ژمارەیان لە زیادبووندایە بۆیە ئێمە پێویستمان بۆ یەکە هەمانجی بکەین بۆ ڕوبەڕووی تیرۆریزم لە ڕێگەی ئەم ئیڤێنتە وەکو ئیڤێنتی ڕۆژی نزانی نیشتیمانی کە خەڵک لە ئاین و بیرباوەڕی جیاوازە هاتوون خەڵک قسە لەگەڵ یەکدا دەکەن خەڵک گروپ لەگەڵ یەکدا پێک دەهێنن ئەمەش باشترین ڕێگەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم و تون ئاژۆیی. پێویستمان بەکاری زیاترە بەڵام کاتەکە چەند قورسە پێویستە ئێمە ڕێگەی نوێ بدۆزینەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم. جنابی باڵیۆز ئاماژەت بۆ کرد کە یەکەم جارە دێتە هەرێمی کوردستان لە ڕێگەم کۆنفرانسەوە هاتووی چه شتێکی هەرێمی کوردستان سەرنجی ڕاکێشایی چە لە خواردن بێت چە لە ناوچەی گەشتیاری بێت ئەو شتانی کە بەلای تۆ لە کوردستان جوان بوون. بەڵێ من چواری بەیانی گەیشتمە فڕۆکەخانەی هەولێر زوو بوو بەڕاستی زۆر زوو بوو کاتێک فڕۆکەکەم جێهێشت زۆر بە گەرمی پێشوازیم لێکرا کەسێک چاوەڕوانی دەکردم پێشوازی لێ کردم قسەی لەگەڵا کردم بەڕاستی خەڵک زۆر کراوە و هاوڕێیانە بوون لەگەڵمدا هەر بۆیە یەکەم هەستکە بۆم دروست بوو لە فڕۆکەخانەکەەوە بوو لە فڕۆکەخانەوە کە خەڵکە بینی زانیم ئێرە شوێنێکی خۆشە خەڵکەکەی کراوەن خەڵکەکەی گەرم و گۆڕن وڵاتەکەتان جوانە بەڕاستی من دیارێکیشم وەرگرت هاوڕەکانم دیارێکیان پێدام بۆیە دەڵێم یەکەم سەردانم یەکەم کاتم لەم هەرێمی کوردستانە چواری بەیانی بوو بەڵام زۆر باش بوو خەڵک زۆر باش پێشوازیان لێگەڵا کردم دڵێکی گەورەتان هەیە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز باڵیۆز ڕۆبێرت ڕێهاک بەرپرسی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ئازادی ئاینی کە لە سەدوی کراوەی کوردستان 24 میوانمان بووی زۆر سپاس دەکەم.
زۆر سپاس بۆ ئێوەش هیوادارم کە خەڵکی هەرێمی کوردستان زۆر باش بژین دەتوانم بڵێم کە دەست بە هیواوە بگرن چونکە دۆخەکە باشترە بێت سپاس پێوەش کە لە سەری کراوی کوردستان 24ەوە لەگەڵمان بوو.